پرۆژە خزمەتگوزاریەکانی یەکەی نیشتەجێبوونی سیتە کۆزەرگەس دەستی بەکار کردوێتەوە و بڕیارە لەسەر بودجەی 47 ملیار دینار و لە ماوەی 500 ڕۆژدا کارەکانی تەواو بکرێت و دواتر بدرێتە پارێزگای سلێمانی بۆ دابەشکردنی بە پێی میکانیزمێکی تایبەت. یەکەی نیشتەجێبوونی سیتە کۆزەرگەس لەسەر ڕووبەری 202 زەوی 1500 یەکەی نیشتەجێبوونی تێدا دروستکراوە بە بڕی 59 ملیۆن و 250 هزار دلار. لە ئێستاشدا بڕی 47 ملیار دینار لەسەر بودجێ وەزارەتی ئاوەدانکردنەوە بۆ تاوکردنی خزمەتگوزاریەکانی وەک ئاو و کارەبا و ئاوە ڕۆقیر تاوکردنی شەقامەکان تەرخان کراوە. ئەم پرۆژەیە پێکاتوە لە دوو قۆناغێکم دروستکردنی خانووەکان و خانوو باڵەخانەکان لە هەردوو پێگەی سیتە کۆزەرگێس کە ژمارەیەکەی نیشتەجەکان 1500 یەکەی نیشتەجەیە ئەم بەشیان تەواو کراوە لەلایەن حکوومەتەوە تاوان بە سەرپەرشتی حکوومەت. قۆناغی دووەم بریتیە لە کاری خزمەتگوزاریەکان لە هەردوو پێگەکە لەیەکی حوتی 2010 دەست بەکار بووینەوە لە تەواوکردنەوە لە مودەی 500 ڕۆژدا بڕیار ئەم پرۆژە تەواو بکرێت. دەستپێکردنەوەی هەر پرۆژەیەکی خزمەتگوزاری و یەکەی نیشتەجێبوون لە هەر شار و شارۆچکێکی هەرێمی کوردستان بۆ هەرچین و توێژێک گرنگی خۆی هەیە. سەرۆکی شارەوانی سیتێکیش دەڵێت بەکارخستنەوەی ئەم پرۆژانە بۆ هاوڵاتیان گرنگن. ئەم یەکەی نیشتەجێبوونانە لە هەر شوێنێک یەکەی نیشتەجێ بکرێ و پرۆژە بکرێت طبعاً خەڵکانێکی زۆر سوودی لێ ئەبینێ. ئەمانی سیتە کە دروست کراوە وەزارەتی ئاوەدانکردنەوە کاتی خۆی جێبەجێ کردووە. دەستپێکردنەوەی خزمەتگوزاریەکانی ئەم پرۆژەی یەکەی نیشتەجێبوونە لە کاتێکدایە کە لە ماوەی ڕابردوودا کارکردن لە 57 پرۆژەی خزمەتگوزاری لە بوارە جیاجیەکاندا لە شاری سلێمانی دەستی پێکردوێتەوە. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.